ئەو کەسانە کەوا زەکات دادەن خوای گەورە ناو گۆڕدا مارێکی بۆ داناوە پێوترێ ماری تنین شوجاع ئەقڕا ئەو مارێکەوە سەری کەچەڵە ژارێ زۆری پێ دگانەکانی تیژە بەلاشەی ئەم کەسەدا ئاڵێت کاتێکە لەو زەبیبەتان دوو زەربەی لێدا یەکێ لەواناڵێ ئەنە کەنزوکە ئەنە مالوکە من ئاڵتوونەکەتم من زێڕەکەتم من ماڵەکەت و سەروەتەکە و سامانەکەتم ئەو کەسێکەوە زەکات نادا لە کاتی سەرەمەرگیا کە وەفاتەکەوە چێتە ناو گۆڕەوە خوای گەورە ماڵ و سەوت و سامانەکەی بۆی کا بە مالی تنین دەدەوڵەمەندە چاوچوونەکان هەر زەکات مەدەن ئەوە عەزابەکەتە ناو گۆڕدا جارە باسی قیامەتە بۆ ناکەم بۆیە هەندێک دەوڵەمەندەیە شیشە تەماتەی کاڵیان بێتێ خێرتەکە ئەوە چاوچوونەکەن بۆ خۆیان نەک بۆ خۆیان بۆ ماڵ و مناڵەکەشیان بۆتە نیقمەت بەڵا قەنەعات کە دەوڵەمەندی وایە هەموو ژیانی